بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە بەرنامەیەکی تایبەتی گفتوگۆ بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە هەڵبەتە چەند ڕۆژێکمان ماوە بگەینە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بۆیە ئێمە لە کۆمەڵگەی کوردیدا هەڵبەتە دیاریکردنی نوێنەر مافێکی تاک بە تاکی هاوڵاتیانە بۆی کە نوێنەری تایبەتی خۆی و نوێنەری دڵخوازی خۆی هەڵبژێرە بەڵام لەو نێوەندەدا پێویستە و پرسیارە بکەین پێویستە چ نوێنەرێک بۆ خۆمان هەڵبژێنن چ نوێنەرێک نوێنەرایەتی ئێمە بکات ئایا تەنها هەڵبژاردننی نوێنەرێک بۆی کە دەنگێکی پێ بدەیت و بچێتە پەرلەمان ئەوەندە شتێکی ئاسانە بۆی کە نوێنەرایەتی تۆ بکاو لە پەرلەمان ئیشەکانی خۆی بەویستی خۆی بکە یاخۆت نوێنەرێک هەڵبژێری کە بربژێرێکی تەواو بەرامبەر بە دین و ژین و کۆمەڵگە ئەرکی خۆی بەجێبێنێ یاخود بە پێچەوانەوە کەسێکی ئەو تۆ نەبێت کە مافی ئەوەی هەبێ ببێتە نوێنەری چەند هەزار کەسێک هەڵبەتە لە بەرنامەی گفتوگۆی ئەمڕۆماندا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد ساڵح ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی قسە و باس لەبارەی ئەوەی کە مسلمانان چێ بکەنە نوێنەری خۆیان درێژە بە گفتوگۆکەمان نەکدەین کاک دکتۆر سوپاس بۆ ئامادەبوون زۆر سوپاس بۆ هەڵبەتە بەر لەوەی کە ئەرک و ڕۆڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەرامبەر دیاریکردنی نوێنەریان و بربژێریکی ڕاستەقینەی خۆیان بخەنە پەرلەمانەوە ئەمەوێت بەر لەوە ئەرکی زانایان بزانم ماوەسا لە حاڵەتێکی هاوشێوەی ئێستا کە هەرێمی کوردستان نزیکە بێتەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕۆڵ و ئەرکی زانایان چیە لەوەی کە ڕێنمایی هاوڵاتیان بکەن لەوەی کە ئێمە چ نوێنەرێک بە نوێنەری خۆمان بزانین و هەڵی بژێرین بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله طبعا لو ڕۆژەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بووەتە پێغەمبەر و بەتایبەت دوای ئەوەی کە کۆچی کردووە بۆ مەدینە و لەوێ ئیتر سەرەتای دەوڵەتێکی ئیسلامی دروست کردووە یەکێک لەو بابەتانە کە هەمیشە خۆی لەسەری ڕۆشتووە و هاوڵانیش لەو وڵات و مەملەکەتانە کە دەسەڵاتی ئیسلامی پێگەشتووە خوێندنەوەی وتاری هەینی بوو وتاری هەینی عیبادەتێکە تا ڕۆژی قیامەت بەردەوامە ئەو عیبادەتە کە تۆ سەری فەلسەفە و حکمەتەکەیەکی بۆچیە یعنی زەقترین و دیارترین مەبەست و مەعنا لە نوێژی جومعەوەیە ئەو وتار خوێنە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی یەکەم وتار خوێن بووە پێویستی ئەو ڕۆژگارە بۆ دین و بۆ ژینیان چییە پێیان ڕاگەێنێ ڕێنمایان بکە بەرچاو ڕۆشنیان باتێ مەشاکیلێک هەیە ئاگاداریان کاتەوە لێ پێویستاتێک هەیە پێی هەڵناسن بەرچاویان ڕوون کاتەوە تەکلیفی شەرع و دین لەو قۆناغە و لەو کات و ساتا چیە پێیان ڕاگەێنێ عولەماش کە جێگر و جێنشینی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لە حەدیثێک هاتووە العولەماء وەرەثەة الأنبیاء دوای هەر حەدیثەکە خۆی ڕۆشنێک هاتووە ئەفەرمێ إن الأنبياء لم يورثوا دينارا ولا درهما پێغەمبەران پارە و پولیان لێ بەجێماوە جێ نەماوە تا خەڵک بچێ پارە و پولەکان بە میرات لێ بگرن إنما ورثوا العلم فمن أخذه أخذ بحظ وافر علم و زانستی شەرعی کە بە کەڵکی دنیا و دوا ڕۆژیان دێ ئەویان لێ بەجێماوە بۆیە ڕۆژێکیان ئەبوو هورێرە کە یەکێکە لە قوتابیە گەورەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و زۆرترین فەرمودەی لە پێغەمبەرەوە گێڕاوەتەوە ڕۆژێک سەیرەکە خەڵک لە بازاڕە زۆر سەرقاڵن ئەفەرمێ بۆ ناچن بۆ مزگەوت لەوێ میراتی پێغەمبەر بەشەکەن بەشتان نەما وەڵا خەڵکش بە پەلە هێرشەبەن بۆ مزگەوت لێ سێرەکەن نە پارەی لێ و نە میراتی لێ و نە هیچ دابشکردن نییە یەنەوە ئەبوو هورێرەش بێ ساوە زانی یەنەوە کە گەڕێنەوە بۆ لای ئەڵێن کووا وەڵا هیچمان نەبینی هەر هیچتان نەبینی وەڵا دووسێ نەفەرمان بینی هەندێک نەفەر نوێژیە کرد هەندێک زیکری کرد هەندێک قورئانی خوێن یەفەرمی ئەوە میراتی پێغەمبەر ئێوە بۆ پارە و پول نەچوون لەبەرەوە کاتێ ئێمە سەیری ژیانی پێغەمبەرانەکەین تێکڕا و هەندێک پێغەمبەر کە پێیانوتە ئولو العەزم واتە پێغەمبەرە زۆر بەهێزەکان و هەڵبژاردنەکان سیرەکی هەڵوێستی زۆر ڕۆشنیانەوە بووە دیفاعیان لە میلەتەکە کردووە دیفاعیان لە مەزلوم کردووە دیفاعیان لە چەوساوە کردووە دژی زاڵم و ستەمکار و ئەوەی کەواکو مافی پێشێل کردوون وەساونەتەوە من خۆم لە وتاری هەینی یەکێک لە مامۆسایانی ئاینیە بووم بەداخەوە کە من گوێبیستی ئەم حاڵەتە بووم کە وتی هەڵبژاردننی نوێنەر
پەیوەست نییە بە ئەهلی دەستنوێژ و کەسێکی نوێشکەر و ڕوو لە دین. ئەمە ئیشی دنیاە، پەیوەست نییە بە نوێژ و عیبادەتی کەسێکەوە. بۆیە بە ماناڵ مەخەڵەتێن. ئەم تێکسەر لە چوارچەوەی قەوسێکە، ئەمەی من نییە، ئەمە یە مامۆسا ئاینیە بوو تا چەند مامۆسا. ینی قسە چیە لەم بارەوە؟ ئایا کەسێک بە دەستنوێژ بێ، کەسێک ئیماندار بێ، کەسێک ڕوو لەخوا بێ، نوێنەرێکی ڕاستەقینە و باش نابێ؟ وەڵام من هەر ئەوەندە ئەڵێم احترام بۆ ئەو مامۆسا و ئەمسالی ئەو مامۆساشەیە. ینی خۆزگەوانە تۆزێک مێژویان بخوێندایەتەوە، تۆزێ ئاگاداری مێژوو بوونایە هەر هیچ نەبێت 100 ساڵ لەمەوە پێش. ینی لە ساڵی 1924 و 22 تا 24 خلافەی عوسمانی نەماوە. تا ئەو کاتەش کە خلافەی عوسمانی زیاد لە 6 سەدە حکمی عالەمی ئیسلامی کردو. دووسێ قاڕێ بەدەستەوە بووە. لە هەندێک کاتیا هەرچی کەشتی و دەریاوانی و هێزی دەریایی دنیا هەیە لەژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیە بوو. ئەمریکا لە ساڵی 700ەکانە ئەمریکا باجی داوە بە دەوڵەتی عوسمانی بۆی کەشتەکانی پارێزراوە بێت لە دەریای سپی و دەریای سوور و دەریای ناوەڕاست. باشە ئەمە هەر بە ئیشەڵڵا و ماشەڵڵا و قسەی خۆش بۆکو ئەم مامۆستا بە ڕێزێڵەوە ئیشی دنیاە. ئەوانە چی بوون؟ ئەوانە سەرە نێشەوە بوو. گەورەترین بەحارە و کەشتێوانی عالەمی کابراایکی تورکی مسلمان بووە کە ئەو ئەمریکای کەشف کرد، نەک کۆلمبۆس. ئەو ئەمریکای کەشف کردووە. باشە ئەم ئاینە ئەگەر ئەو بۆ شێو ئەو برادەرەیڵێ جارێ کە پێغەمبەری خوا هاتە مەدینەوە صلی الله عليه وسلم وەسیقەی مەدینەی نووسی لەگەڵ جوولەکەکانە، لەگەڵ ئەوس و خەزرەجا، لەگەڵ هەندێک خەڵکی کە باوەڕی نەهێنا بوو، ئیتفاقیەک وەسیقەیەک دەستورێکی نووسی ئەم دەوڵەتە چۆن بەڕێوە بچێ و خاڵێک لە خاڵەکانی بوو ئەم پێغەمبەرە ئەم محەممەدە صلی الله علیه وسلم ڕئیسی ئەم دەوڵەتێ هەر کاروبارێکی مەسەلەیەکی گەورە و گرنگ بوو ئەبێ بگەڕێن و بەلای محەممەد. نابێت کەس ئیتفاقیە هودنە یارمەتی دوژمن چی ئەوانە بکە بەبێ ئاگاداری محەممەد. باشە ئەمە کاروباری دنیا نییە؟ باش ئەحکامی میرات، ئەحکامی سوور ڕیبا، کڕین و فرۆشتن، نیکاح و زەواج، تەلاق، حاکم و قازی و هەموو ئەم شتانە باشە ینی ئەمانە کاروباری دنیایی نین؟ ینی ئیسلام بەمانە مێژووی ئیسلام پڕی نییە لەمانە؟ تۆ نوێنەرێکدا ئەنەی ئەچێتە پەرلەمان لەوێ دەستور و یاساکان بۆ وڵاتە دانێن. باشە ئەو دەستور و یاسا دایانێن یان دەستورێکە تێئەگیرێ لەگەڵ شەریعەتی ئیسلامە یا دەستورێکە تێناگیرێ. باش ئەگەر خەڵکێ بچێتە ئەوێ بەدەنی ئێمە بەدەنی خەڵکی موسڵمان و ئەهلی مزگەوت باوەڕی بەخوا نەبێ، نوێژ نەکە، ڕۆژوو نەگرێ، هیچ ڕێز و احتیرام بۆ دین و مقدسات و پیرۆزیەکانی میلەتە دانێنێ، چۆن لەوێ پشتیوانی لە یاسایەکە کەواکو ئەم میلەتە پێی باش پێشک نابێت و هەر یاسایەکیش دژی بێ زۆر ئاسایی دەنگی پێداوە. لە قەزەی دەستورا بینیمان ینی ڕەشنووسی دەستور کە لە کوردستان و لە هەرێمە ئەو لیجنە و پەرلەمان قسەیان لێ کرد چۆن هەر ئیسلامیەکان بۆ دیفاعیانە کرد لە ئەوەی کەواکو ئیسلام لەو دەستورا جێ بکرێتەوە، شتی پێچوانە ئیسلامی تیانە بێ. ئەوانتە زۆر ئاسایی بوو بەلایەنەوە، بەڵکو هەندێکیان زۆر دژیشی ئەوەسانەوە. لەبەر ئەو مامۆستا حەزەکەم مراجعەیەکی خۆی بکاتەوە، مراجعەیەکی معلوماتی خۆی بکاتەوە بۆەوەی هەڵەکانی ڕاستکاتەوە. ئەگەر واژنا بەڕاستی زۆر ئاساییشە وەکو لە ناو هەموو چین و توێژەکانە خەڵکی تر هەیە تێگەشتنەکەی ڕاست نییە، تێگەشتنەکەی دروست نییە. لە چینی مامۆسا و زانایانشە زۆر ئاسایشتی وە هەبێ بە تایبەتی لەم ڕۆژگارەی ئێمە کە دەسەڵات لە زۆربەی چین و توێژەکانە بە ئیمتیاز و بە پارە و بە ترس و بە برسی خەڵکی وا لێ کردووەکەواکو یا بێدەنگ بێ یا لای ئەو بگرێ. ڕاست ماوسە بێگومان ئێمە لە بەردەمماندا هەڵبژاردن هەیە. ئێمە باسمان لە ئەرکی ماوەسە ئاینی کردکابێ ئەو پاراستنە میراتگیری پێغەمبەری خوا بە تاکید ئەرکی هاوڵاتی وەکو موسڵمان بێگومان ئێمە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی موسڵمانە و سوپاس بۆخوا ئیلتیزاماتی دینیمان لە چاو کۆمەڵگەکانی ترە زۆر باشە. ئەرکی موسڵمانانی کورد لە بەرامبەر بربژێرێکی وەکوتم وەکو مامۆستاکە وتی کە ئالی نوێژ بەدەست نوێژ پاک ڕوو لەخوا ئێمە قسەمان چیە بێ بۆ موسڵمانان کە ئایا ئەم بەربژێرانە ئێستا لە واقعا لە ناو لیستەکایە هەیە لیسمان هەیە وەکو لیستی 194 ئەرکیان چیە لە هەڵبژاردننی
کاندیدەکاندا. قورئان لە دوو جێگا باسی بەرپرسیارەتیەکە بێ سیفەتی چۆن بێ. لە یەکێکیانە باسی یوسفەکە کە داواکە بیکەنە وەزیری دارایی وڵاتی میسر کە لە سجنایە توهمەیەکیان بۆ دروست کردو و دوای خەوی پاشا معناکە ئەفەرمی اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم. جوان من کەرە خەزیێنەداری ئەم وڵات و مەملەکەتە چونکە من حەفیظ و عەلیمم. حەفیظ یعنی ئینسانێکی دەستپاک پارێزەر متمانە پێکرا و هیچ خیانەتێک لە ماڵ و دارایی ئەو وڵاتە ناکە. ئەو 7 ساڵە قەیرانە بەسەریانە دێم ئەتوانێت پێیان تێپەڕێنێ بێ ئەوەی کەواکو تووشی قات و قڕی و گرانی ببن. عەلیمیش ینی شارەزام لە ئیشەکە. لەبەرەوە عولەما فەرمن ئەوەی کەواکو کاروباسی PS پێدرێ ئەبێ دوو سیفەتی تیابێ. هەندێک لایەنی معنەوی کەوای لێ بکاتە ئەو ئینسانە ئینسانێکی چاکی پاکی خیانەت نەکەر بێ، مەوسوق بێ، جێگەی متمانە بێ، لێی نەترسی. هەر ئەوەنەش بەس نیە ینی بینی خۆی و خوا پیاوێکی چاکە و نوێژەکە و لە خوا ترسێ و خیانەت نەکە ئەبێ عەلیمیش بێ. ئەگەر هیچ لەو کارە نەزانێت تۆ بێ لێ چی لێ بکەی. لە کاتێک شا موسا کە لە دەست فیرعون هەڵدێ و دواتر ئەچێتە ئەو وڵاتی مەدیەنە و لەوێ سێرەکە خەڵک وشتر حیوان و وشتروشتەکان ئاوەدەن ئەو حیوانانە بۆ دوو ئافرەت ئاوەدا کە کەسیان لەگەڵانێ و پیاویان لەگەڵانێ دوای یەکێکیانێت و بە دوای ئەیبات و بۆ لای باوکی کە پیاو چاکێکان دەگەڵن پێغەمبەر شوعەیبە. ئەو ئافرەتەڵێ ئەڵێ بە باوکی ئەم کابرا بە شوان بگرە چونکە ئەم پیاوە پیاوێکی پاکە، پیاوێکی ڕازگۆیە. ئیستەئجیرهو ئین خەیرە من ئیستەئجەرتە القەوی الئەمین. بیگرە بەکرێ با شوانیمان بۆ بکە چونکە هەم قەویە، یعنی ئیشەکەی پێکرێ شوانەتی ئیشێکی ناڕەحەتە بە شاخ و دەر و دەشتوانە و حیوان و وڵاخ و شتر. ئەمینیشە ئینسانێکی پاک و ئێمە ئافرەتیانێ و ماڵێک و ئەم پیاوە کوڕێکی بە ئەخلاق و بەڕەوشت. ئەمینەکەی ئەم لەگەڵ حەفیظەکە هەر یەک شتەکاتۆ، یعنی ئینسانێکی پاک ڕازگۆ. قەویەکەش هەر تەخەسوسەکەیەکانی شارەزە. لەبەرەوە بێ ئێمە کەسی هەڵبژێرین ئەم دوو مەرجەیتی هەبێ، هەم لە ڕووی معنەویەوە ئینسانێکی ڕازگۆ و پاک و ئەمین و مراقەبە و چاودێری خوا پێش خەڵک بەسەر خۆیەردانێ، ئینجا لە ئیشەکەش بزانێ شارەزا بێ لە ئیشەکە لێ هاتوو بێ لە بوارێک لەو بوارانی کەواکو لە پەرلەمانە هەیە، لە یەکێک لە لیژنەکانی پەرلەمانە ئەم بتوانێ ڕۆڵ ببینێ، بتوانێ جێدەسی دیار بێ، بتوانێ قسەی هەبێ، بتوانێ ئەو نوقسانی و ناتەواویانەی لە وەزارەتەکانە هەیە کە چاودێری حکومەتەکە بتوانێ بە دواچوونی بۆ بکە، بتوانێ راپۆرتی بەهێز بدا، بتوانێ پرۆژە پێشکەشکە، بتوانێ وەلحاصڵ ئەندامێکی کارابێ لە پەرلەمانە لەگەڵەوەش ئینسانێکی ڕازگۆ و بەدین و خاوەن ئەمانەت و جێگەی متمانەی خەڵک. زۆر باش. دەی ئەمە ئەگەر کەسێ نوێژنەکە کات خۆی سعید نەوەرەسی وتێتی هەر کەسێ نوێژنەکە متمانەی پێ ناکرێ و ئەویش ئاوا لەبەرەوە ئەو کاتە و چوە لە پەرلەمانی تورکیا و قسەی کردووە. وتێت هەر کەسێ نوێژنەکە فاسقە، کەسێکیش فاسق بێ متمانەی پێ ناکرێ. جێگەی متمانە نابێ چونکە ئەو کەسە بەگوێی خوا ناکە، بەگوێی خەڵک چۆنەکە. وعد بەخوادا نایباتە سەر، ئەی وعد بە خەڵک باشوونی باتە سەر. بۆیە ئێش بینین لەگەڵ ڕێزم بۆ زۆرێک لە ئەندام پەرلەمانەکانە بەشێکی کە کەم نین لە ئەندام پەرلەمانەکان فقط لەو چەند ڕۆژەی حملەی هەڵبژاردنا خەڵکیان بینێ و قسەکەن و وعد و بەڵێن و قسەی بریق و باغ بۆ خەڵکەکەن دوای کەس نایان بینێ، نەجوابی تەلەفۆنەیەنەوە، نە کەس ئەیان بینێ، نە سەردانی کەسەکەن، نە بەدەم مشکلەی کەسوە. ماوەساگەر چاودێرێک لە دەرەوە سەیری کۆمەڵگەی کوردی بکە ئەبینێت کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی مسلمان نشینن، لیستی کۆمەڵی ئیسلامی شەیە بۆ نمونە، بەڵام لیستی ئەلمانی شەیە. بۆچی ئەم مسلمانانە ینی جێگەی تێڕامانی و کەسەی دەرەوە بێت ئەم چاودێرا بێ، بۆچی مسلمان تێنەگەیشتون لەوەی کە دەنگدان بە کەسێکی نوێژنەکەر ئایا تاوانە یاخود تاوان نییە؟ وڵای بە قەناعەتی منەوە چەند سەبەب و هۆکارێکی هەیە. هۆکارێکیان تێنەگەشتنە لە حەقیقەتی دین.
یعنی ئەو خەڵکە موسڵمانە جوان لە دین تێ نەگەشتووە دین چییە و پێچوانەی دین چی یعنی دوو ئەو کەسانش کە نوێنەرایەتی دینەکەن هەندێک جار خەلەن و نوقسانی و ناتەوایان بۆ نەیانتوانێت جوان نوێنەرایەتی دین بکەن هەناسێکی دانەدانە لێرە و لێوە کە ئەندامی پەرلەمانی چاکی ئیسلامی هەیە یعنی تەجاوزی نوێژکەریشی کردووە نوێژنەکەریشی وا لێ کردو دەنگی پێبا سەبەبی سێم کە پێم وایە ئەم سەبەبە زۆر بەقوتە سێهەم و چوارەم ئەو حیزبە دەسەڵاتدارانە بە پارە و پول بە ترس و تۆقاندن بە عەسکەر و لەشکر بەمانە هەموو سەریان لە خەڵک شاواندووە ئەمە قورئان ئیشارەت بە ڕاستیەکە موسڵمانەکانی سەردەمی موسا ئەڵێن ربنا خوایە ئەی پەروەردگاریم ئینەکە ئاتەیتە فیرعەون ومەلەئەه زینەة وأموالا في الحياة الدنيا ليضلوا عن سبيلك خوایە تۆ سەرۆت و سامان و بریق و باق و شتە جوانەکانی دنیا و هەموو داوە بە فیرعەون و دەست و دایرەکەی عیلەتەکەی بۆی سەر لە خەڵک بشێوێنن بەهۆیەوە سەر لە خەڵک بشێون یا لامەکە لە هەندێک عولەما لای ابنی عاقبیانی لە سەرنجامە خەڵکی پێسە لێشاو بکەن ربنا اطمس على أموالهم واشدد على قلوبهم فلا يؤمنوا حتى يروا العذاب الأليم خوایە سەرۆت و سامانەکەیان لە ناو بێ موسا ئەم دوعایان لێکا دڵیان بگوشی ئیمان نێنن حتى يروا العذاب الأليم تا ئەگەن بەستا سەختەکە سیرکە ئەو فیرعەونەکەی من خوام کەیسێ شەندێک کەس خۆی نزیک کردوتەوە لەو شتانە لە وڵاتانی ئیسلامی و ئەمانی خۆشمان چکۆڵ هەموو شتی ئەمەیە سەرۆت و سامان و نەوت و هەموو شتێکی ئەم میلەتەیە کۆمەڵی خەڵکی مەحدود دەستیان بەسەرا گرتووە بە کەیفی خۆیان بەویستی خۆیان تەسەڕوفی پێوەکە وەڵای من پێشەوە پێم بۆ بەرنامە ئەوە نامەیەکم خوێندە برادەرێک بۆی نردبووم لە واتساپە ینی 10-15 کۆمپانیای زەبەلاحی لە کوردستانە ڕیز کردبوو کە هەرچی بینا و شوقە و ممتەلەکاتی گەورە گەورە هێوانە ینی لە ناو حیزبێک و لە حیزبێکشا لە بازنەیەکی بچووکا بوو لەولاشۆ لە حەملەی هەڵبژاردنەکەشا باسی چاکردنی ژیانی خەڵک هەلی کار بۆ خەڵک ڕەساندن تاعینکردنی گەنجەکان حکومەتێکی تکنۆقرات ئەم وعدوو بەڵێنە درۆینانە ئەم وعدوو بەڵێنە ناڕاستانە بە خەڵکە درێ خەڵکەکەش باوەڕەکە جا لەبەرەوە ئەو سەبابانە من باسم کرد نەشارەزایی خەڵک کابرا تا ئێستاش نوێژەکە لە دین تێنەگەشتووە دین چییە و پێچوانەی دین چی تێنەگەشتووە لەوەی کواکو و مسلمان لەگەڵ نامسلمانە فەرقی چی هەڵێ جا فەرقی چی خۆ نوێژ نەکەر و ئەوەتە مەلاکەوە ئاڵێ ئەی قڕ بەسەری نەخوێنەوارە فەقیرەکە هەلی ئەوەی کۆ لە دوای ئەو مامۆسا نوێژەکە لەبەرە واجبی خەڵکە ئیسلامیەکە واجبی حیزبە ئیسلامیەکانە واجبی مامۆسایانی ڕاستەقینەکە واریسی پێغەمبەرنەوەی شت بۆ خەڵک ڕۆشنکەنەوە ڕاستیەکان بۆ خەڵک ڕۆشنکەنەوە ئەو پەردە و تەپ و تۆز و غوبارەی کەواوەکو نەیارانی ئیسلام دروستیان کردووە نەیهێڵن لە بەرچاوی خەڵک ئەو کاتە پێم وایە خەڵک دەکە ئەوە یەک دوو بەڕاستی مەسلەی تەزویر و فێڵ و ئەوانش لەسەروی هەموویە بێ ینی ئێستا ئەم ئینتیخاباتی عێراق کرا کە ئاوا دەرچوو باوەڕکە ئەو حیزبانی دەسەڵات کە دەنگیان هێنا بە خۆشیان سەریان سوڕەما لە دانکەی خۆیان ینی خۆشیان سەریان سوڕەما لە دانکەی خۆیان ینی بەرژێرەکانی خۆشیان تەوەقوعیان نەیەکرد لە ناو خۆشیانە کاندیدەکان مشرەکییان بۆ دروست بوو چکە فڵانێکیان بەدڵە پێشیان خست بوو فڵانێکیان بەدڵ نییە دوایان خست بوو ئەمە کاتێک ڕاستە ئینتیخاباتێکی پاک بکرێ ئینتیخاباتی ئێمە مەسەلا نوێنەرمان هەیە لە کۆمیسیۆنی باڵا لە هەموو فەرع و فروع و بەشەکانی هەڵبژاردن و کۆمیسیۆنە خۆیان ئەڵێن بە سەدان هەزار ناوی مردوو ناوی زیاوە ناوی کە هی هەرێمی کوردستانی ناو نووس کراوە و تەسکەرەی بۆ دروست کراوە دەفتەر نفوسی بۆ دروست کراوە ئەمانە هەموو شتانە هەیە جگە لەوەی کەواکو چەندین هێز و عەسکەر و پۆلیس ومانێ بە چەندین شێوازی جۆرا جۆر دەیان پێدر فشارەکەش ینی ئەمە هیچ کات ئەمە پێور نییە ئەمە میزانێکی ڕاستەقینە نیە بڵێ وەڵا خەڵک دەنگ بە ئیسلامی کەمەدا شەرتەوەی ئینتیخاباتێکی ناڵێم لە 100% لە 180 پاکیش بکرێ بزان ئەم ڕێژانە زۆر جیاوازە بن لە ئێستا ینی شاری حسێبە لە ناو شاری و خەڵکا چەندێک خەڵک هەیە چەندێک خەڵک تەییدیەکە باش ئەگەرەوانە دڵنیان لە خۆیان حکمێکی ڕەشید و چاک و باشیان هەیە بۆ ڕێگە نادەن خۆ پیشاندانی هێمنانە بکری بۆ ڕێگە نادەن قبوڵیان نییە کەس بڵێ ئەوە وان نییە ئەوەنە لەسەر ناڕاستی دروست بوون لەسەر ناڕەوایی بنیادنراون بە فێڵ و درۆ و زوڵم وەزعەکەیان ڕاگرتووە
ئەزانن ئەگەر خۆ پیشاندانێک بێ خەڵک زۆر خەڵک گرتن و کوشتن و بڕین و شت نەبێ بەرامبەر بەو خۆ پیشاندانە هەموو خەڵک پشتیوانی لەو پشتیوان خۆ پیشاندانەیەەکە هەموو خەڵکی مەزلوم هەموو خەڵکی مەغدور. باش ماسە محەممەد ینی ئێمە لە 4 ساڵی ڕابردووە زۆرترین ستەم زۆرترین نەعەدالەتی زۆرترین ناڕەوایەتی بەرامبەر بە میلەتی کورد لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە کرا لە بڕێنی موچە لە دروستکردنی دەیان باجی قورس ناڕەوا لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانی هەموو پرۆژەکان بەڵێ هەموو ئەم زوڵمەی کە لە هەرێمی کوردستان کرد ینی بەڵام لێرە و لەوێ هەرە بینین بۆ بندیوارێکە شتێکە پارێکی کەمە بۆ دەم چاورکردنێکەمان ینی لە ئیسلامدا پشگیریکردن لە ستەم لە مانەوەی ستەم لە زوڵمکردن لە تەواوی میلەتەکە ینی ئەچێتە چ قاڵبێکە و چه حسابێکی بۆ کرێ. خۆی گەورە لە قورئان ئەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. ئێوە هاوکاری یەکتر بکەن لەسەر چاکە و تەقوا هاوکاری یەکتر مەکەن لەسەر گوناه و زوڵم و ستەم. هەر کۆمەڵگایە کاتێک وەزعەکەی خراپە بێ قات و قڕی تیا دروست بێ گرانی تیا دروست بێ زوڵم و ستەمی تیا دروست بێ ئەوە زۆربەی خەڵکەکە دیفاع لەو وەزعەکە بەڕاستە و خۆیان ناڕاستە و قسەیەکی مەئثور هەیە لە ئیسلامە ئەڵێ كيفما تكونوا يولى عليكم. ئێوەکو میلەت و شعب خۆتان هەرچۆن بن کاربەدەستی واش ئەبێتە گەورە و مەسئول و بەرپرستان. جا عالمێکی گەورەی ئیسلام کە زۆر لە قورئان شارەزای ئەڵێ من زۆر بە قورئان ئاگەڕام بزانم میستاقی ئەم قەولە ئەدۆزمەوە یعنی بدام لە قورئانە شتێک هەیە قورئان پێش ئەم قسە ئاماژەی پێکرد بێ ئەڵێ لەم ئاەتەم دۆزیەوە کە فەرمێ وكذلك نولي بعض الظالمين بعضا بما كانوا يكسبون. يعني ئێمە زاڵم مستەمکارەکان ئەیان کێنە گەورە و سەرکردە بەسەر ئەوانی ترۆ بەهۆی کەسب و کردەوەی خۆیان و کە زوڵمیان کردووانی ژێر دەسەکە. بە قوترین تەفسیری ئەم ئاەتە ئەوەیە. بۆ ئیبن قەیمی جەوزیە فەرمێ ئەگەر میلەتێ زوڵمی زۆر کرد لە خوارەوە خوا زاڵم ئەکاتە حاکمیان میلەتێ دزی زۆر کرد لە خوارەوە دز ئەکاتە حاکمیان میلەتێ بەدڕەوشتی زۆر کرد بەدڕەوشتی ئەکاتە مەسئولان. پێیا بڕۆ ئەڵێ ئەوەی سەر و هەرچۆن بوو لە سیفاتی خراپ و ناشرینە ئەوە لە خوارەوە ئەو سیفەتانە هەیە یا بە زۆری هەیە ئەو کەمینەش یا بێدەنگە یا هیچی پێ ناکری آخر هیچ ژنەکە هەر خراپە. يعني پیغمبر خدا فرمود من رأى منكم منكرا فليغير بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان وليس وراء ذلك حبة خردل من إيمان. منکر ئەبێ یەکەم جار بەدەسەڵات نێڵی بکرێت ئەگەر دەسەڵات و سوڵتە و دەسەڵات بێ ئەگەرنا بە قسە و ئامۆژگاری ئەگەرنا لە دڵۆ پێت ناخۆش بێ بەشداری زوڵمە مەکە. ئەوانە ئەچن پشتیوانی لەو زاڵمانەکەن خۆ لای کەمەکەی کە بە دڵە بێ خۆشی نەبوون نەک بچێت دەنیان باتی لای کەم ینی ئەضعف الإيمان ئەڵێ ئەضعف الإيمان ئەوەی بە دڵ پێی ناخۆش بێ ئەڵێ لە دوای ئەوە بەقەو تۆ خەرتەلەیەک ئیمان نییە ئەگەر بە دڵش پێی ناخۆش ئەی کابرا چوو دەنیاتی پێی ناخۆشە. ئەنجا مەسەلەی پارە ینی ئەم مەسلەی پارە دوو ڕووی هەیە خراپ لە ڕۆ شەرعیەکەی حرامە تۆ پارێک لە زاڵمێک وەرەگری زوڵم مستەمەکەی ئەو پشتیوانی لەکەی بەردەوامە بێ بخۆشت و خەڵکیش زوڵمتان لێکری. دوو ئەگەر ئەو خەڵکە گێل و گەمژە و گاوارە کە بە پارە ئەخەڵەتی و دیفاع لە زوڵمێکە کە خۆشی قەنەعەتی پێی نییە ئەگەر هەموو ئەوانە بکشێنە دواوە دیفاع لە زوڵم نەکەن زوڵم ناتوانێت زوڵم بکە زاڵم ناتوانێت زوڵم بکات دەست و پێوەن و خەڵک و سەرباز و جوندی و لەشکر و ماساوچی نەبی. سیرکە خی گەورە باسی فیرعونەکە کەوتی من خوام قورآانی دێتەوە ئەفەرمێ چی ئەفەرمێ إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين. فرعون و هامان و سەربازەکانی هەردووکیان كانوا خاطئين. خاطئ لە زمانی عەرەبی یعنی چی ئەڵێ من تعمد الإثم کەسێ بە ئەن قەست تاوان هەرەوەنی تاوان ئاوە بە هەڵە چوو بێ بەسەریان بە ئەن قەست واکە. خی گەورە ئەو سەرباز و لەشکرانی لەگەڵ فیرعون و هامانە هێناوەتە ڕیزۆکۆڵ هەمویان هەر وەکو یەک تاوانە نەک بڵێ وڵاوان فەقیر بوون و ئاگایان لە هیچ نەبوو كانوا خاطئين يعني هەمویان بە ئاگاداری و بە بەرچاوڕۆشنی تاوانیان نەکرد. بزانە سەرانی کە تاوانە بزانە سەرنجامەکەیان چی بوو. خی گەورە لە دوو ئاەتیکە ئاماژەی پێکا فەرمێ فأخذناه يعني فرعون فأخذناه وجنوده فنبذناهم في اليم فانظر كيف كان عاقبة الظالمين. ئێمە تۆڵەی فرعون و سەربازەکانیمان دا و لە ناو دەریا نوقممان کردن جا سەرنج بدە سەرنجامی زاڵمان چۆن بوو. لە ئاەتێکی کا لە سوورەتی زاریات ئەوە قەسەسە
ئاەتی چ لە زاریا تا ئاەتی چلە ئەفەرمێ فأخذناه وجنوده فنبذناهم في اليم وهو مليم خۆی و سەربازەکانیمان لە دەریا غەرق کرد کە سەرزەنشت کراو بوو جنودەکان کە لەوێ هاڵن لەوێ ئەنجامەکەشی باجەکەشی هەر لە دنیا وەریان گرت پێش قیامەت کەواتە ماوەسەن لەماوەی نیو خولەکە کاتمیش نەماوە سپاس دەکەم ئەرکی مسلمان تەنها بە جێگەیاندنی پەرستشەکان وەکو ڕۆژ و زەکات و نوێژ و ئەوانە یاخود لە بەرامبەریشدا هەمان چاکت بۆ نووسێگە ڕوبەڕووی ستەم و زوڵم بیتەوە ئەسن نوێژ و ڕۆژ و عیبادەتەکان ئەگەر ئینسان نەکاتە عنسوورێکی چالاک و لە بەرامبەری منکەر و زوڵم و ستەمەوانە ڕۆڵ ببینێ خوا نوێژەکەش لێ وەرناگری بەڵێ زۆر سپاس دەستخۆش پەیامەکە و زۆر جوان گەشت دەست و چاوە خۆشکاتم نەما زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی زانای ئاینی و ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە بەرنامەی گفتوگۆ لەگەڵم بووی زۆر زۆر سپاس کاکتۆر بینەرانی ئازیز سپاس تاوەکو ئێستا بینەرمان بوون بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش.